کێشەمان هەیە ئیش و کارمان نەماوە ئەو جێگایە ئەو ڕێگا هیچ ڕێگای نەماوە بۆ سەیارە ئەوە 4-5 مانگ وتیان مانگی هەشتەواوە بێتەوە ئێستا حالیان بە 6 مانگتر تەوا نابێ بەو حاڵەیە نەموعداتەیە ئەگەر سیرێکە یەک شۆفڵ یەک حەفاری یەک گەڵاب 4 عەمەلە دێنەوە بەیانی سەعات 8 دێنەوە سەعات 11 دەست بەرێدەن ئەڕۆنەوە سەعات 2 دێنەوە سەعات 3 دەست بەرەدەن ئەمە کەی ئیشە بەخۆی و شۆفڵێکەوە بە حەفارەکەەوە هاتوونە بەلەدیە نایەت بۆ دایرەی ئاوە نایەت دایرەی ئاوە چەندێکم سەعاداکە بانجانەکەن نایەت ئەوە 2 مانگ و قسوورە بانگ دایرەی ئاوەکەن دایرەی کارەبا ڕۆژانە دێن 2 عامود ئیشەکەن و ئەڕۆنەوە ئەوەتە عامودەکان فەرموو ئەوەتە هەر ڕۆژی 2 عامود 3 عامود ئیشەکەن و ئەڕۆنەوە کاکە جان ئاوا چۆنە بێ دوای ئەوە تەجاوزاتش هەیە لێرە ناڵم نییە تەجاوزات هەیە لەبەر تەجاوزاتش هەندێک ناتوان هەندێک ئیشەکانیان بە تەواوەتی بەرنەڕێەوە ئێرە ئالێن بە 9 مانگ تەواو بێ بۆچی ئەو بەچرەکەیان بە 150 ڕۆژ تەوایان کرد ئێرە 180 مەترایە ئەوەتە ئەوم بەرە ئەو بەرە هەمووی توانەکە 180 و 190 بەس ئەوە مشتریان نەماوە بڕۆ کاکە وەرە سێ وەزەحمانە کاکە بۆچی ئەمانەوە ئێمەش وەک هاوڵاتێک ئەمانەوە هەر ئێستا تەواو بێ ئەمانەوە زووترین کات ئێرە تەواو بێ بۆچی من لە سەعات 9 بەیانیەوە چم ئیشی ئەزبەرێکەمەوە پەحار بە پاسکلەکەم لەوەیە بۆچی من سەعات 9 بەیانی بەناو ئێرەیە ڕۆم بۆ لای بوونەوە فیکەی خۆنە بەناو فیکەی خۆنەوە چم بۆ گەراجەکە بۆچی ئێرە تا ناکەنەوە بە 9 مانگ لەم بۆچی بە 9 مانگ تەواو بێ من هەموو ڕۆژە سەعات 9 بەیانی هەڵەسم لەخەوە